پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێت خوای تەبارەک وتەعالا لە ئافرەتێکی فاحیشەکار خۆش بوو، ئەزان لەبەر خاتری چی؟ لەبەر ئەوەی ڕەحم و سۆزی بوو بەرامبەر بە سەگێک دوو لە ڕووی جەنابتان. إن امرأة بغيا أي زانية پێغەمبەری خوا فەرمێت بەڕاستی ئافرەتێکی بەغی و نەکبەت و بەدبەخت و لاسار و زیناکار هەبوو. ڕەئەت کەلبەن سەگێکی بینی، ئەم سەگە زبانی دەرهێنا بوو لە تونیانا لە سەحرا و لە دەشتاییەکە. کاتێک کە سەگەکەی بینی بەو شێوازە وتی ئەم شەوەکم منی لێ خۆماوە، من چۆن ئێستا تینیم بوو چوم لە ناو بیرەکە ئاوم خواردەوە، ئەم سەگەیش ئاوا زبانی دەرهێنا و خەریک ئەخنگە لە تونیا دیارە تینویەتی. پێغەمبەری خوا فەرمێت ئەم ئافرەتە چووە ناو بیرەکە بە پێڵاوەکانی ئاوی دەرهێنا، دای بە سەگەکەی لە توینەتی ڕزگار کرد. پێغەمبەری خوا فەرمێت خوای تەبارەک وتەعالا لەبەر خاتری ئەوەی ئەو ڕەحم و سۆز و چاکەی بوو بەرامبەر بەو سەگە، خوا لە گوناهەکانی خۆی بوو هیدایەتی دا بە ئیمان و ڕۆی. إن الله كتب الإحسان على كل شيء. خۆشەویستان،